ماوەیەکە بێدەنگن ئێوە جاران کۆڕ و کۆبنەوەی پەروەردەیتان هەبوو خەڵکانێکی زۆر دەهاتن لە کۆڕەکانتان ئامادە دەبوون ئەم ماوەیە بۆچی بێدەنگ بۆ بێدەنگیتان بۆ لە ڕاستیدا من ئەگەر لە کاتی تەنگژەباری هەر شتێک بوو بێ لە بواری پەروەردە مەسەلەی ژن هەر شتێک هەر لە بواری سیاسی بوو بێ کۆمەڵایەتی بووێ مەزهەبی بوێ کەم و زۆر قسەی خۆم کردووە بەڵام من لێت ناشارمەوە خەڵکەکی کە منی خۆشەوێ من دوو کچیشمەیە خوێنەوارن بەڵام سەدان کەسیت کە ئەڵێن تۆ 10 ساڵە خۆت دووبارەکەیتەوە مەسەلەن لەسەر ژن کوشتن من 40-50 ساڵ لەمەوبەر هۆکارەکانی کوشتنی ژن یا کچ یا قەزیەی شەرەف باسم کردووە لە ساڵانی دێر و فاکتەرەکانم گوتووە چارەسەرەکەش بەو نیگایە کە هەمە لەسەر چارەسەر چۆن بتوانین ئەو ژن کوژیە بنەبڕ بکەین کردومە لە ئەو 40 ساڵە ئەو 50 ساڵە بەردەوام هەمان پرسیارم لێەکەنەوە داڕشتنیت کەم داڕشتنەکە ئەگۆڕم یعنی معقول نییە بە هەمان داڕشتن بێ بەڵام لەگەڵەوەشە هەروە دەکەوێتەوە کە منەوە دیسانەوە هیچ بابەتێکم نییە بەس باسی کوشتنی ژن وە غەمجینە بن دەڵێن لە ئەوروپا ژن نەکوژرێ یعنی دەبێت بە گۆبندێک نەبێتەوە ئەنی من لە گۆبندەکە ناترسێم و ئاساییە لە کۆمەلگایەکەم خەڵک دەنگ هەڵەڕ بڕێ ئەنی منە گلەی ناکەم ئەگەر من ڕەفتارێکم کرد بێت دوێنێکە هاتی ئەوە دیارە لە دۆخی من خەتای شتێکی تکەیە لە ژیانی من یاگەر من بێنەزاکت بووم بەرامبەر تۆ هەر بۆ نمونە دیارە من هێشتا حاڵم خراپە بۆی ئەگەر نێمە بای پایەوە دوای جگەلەوە بەڕاستی هەموو ئیشەکانی من لە یوتیوب یا لە هەر شوێنێک بڵاو بووتەوە دەستکاری کراوە من نمونەیەکت بۆ دێنمەوە بۆم هەیە من کۆچ و ڕەوی کورد لە دوای ڕاپەڕین لە ڕۆژی یەکەمنا بەس لە مانجی یەکەمەوە دەستی پێکرد و تا ئێستا کۆچ و ڕەو بۆ ئەوروپا لە کوردستانی باشوور لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەلێشاوە لە ئەفغان لە هەموو وڵاتانی کە تەنگژەباریە خەڵک ئەڕوا من جارێک لە جاران لە کۆڕێکە گوتومە هیچ شتێک محەممەد ماغوت شاعرێکی ناسراوە ئەوە لە بەیانیەوە قسە ئەەکەم بۆیە قڕگم گیراوە ئەڵێ محەممەد ماغوت شاعریش زۆر بەناوبانگە ئەڵێ هیچ شتێک بە وڵاتە نامبەستێتەوە جگە لە پێڵاوەکانم کەس قسەی نەکرد لە سەردەمی ئەسەدی ژووتی حەفز ئەسەد بەڵام ئەوان چیان کرد من گوتومە گوتم ڕێک ئەمە لەگەڵ ئەوە دەوەشێتەوە کە ئێستای لە ڕاپەڕینەوە تا ئێستا کورد یعنی بە گەنج و بە پیر و کچەکان بواریان نیەدانە ئەوانیش دەڕۆن لە بەحری ئیجا ئەخنچێن بۆیە بۆ من زۆر گرنگ بوو بڵێم محەممەد ماغوت بەر لە هەر کەسێک ئەم قسەیە کردووە یعنی ئینتیمان نییە یعنی ئەو نیشتیمان دەبێ کە تۆ دەڵێ نیشتیمان پەروەەر بە ئەبێ وەڵام بە خۆزگە و خەونی هەموو کوڕکچەکان بدەیتەوە ئایا لە کوردستانی باشوور دراوەتەوە نەخێر من حەقم نییە لە ئەو 4 وڵاتەی دوایم بەس لە غەرب بەڵێ ئەگەر وەڵام بە خۆزگە و خەونی کوڕکچەکان نەدەنەوە ئەمە قوتابخانەکە چۆڵە بێت هەر دایک و باوکە ئەیگوێزنەوە بۆ شوێنێک کە فەرەنگێ چیان کرد بێ باشە مەقەسکاریان کردووە لە ئەوەی لە ناوی ماغوت مەقەسکاری تیا کراوە کەوتۆتە سەر زبانی من لە کوردستانی ئێرانەوە بە هەزاران کەس جنێویان بە منداوە لە کوردستانی باشوور هەزاران کەسم لێ تۆراوە ئەتۆ بەس بچی مقەس من لەوەتەی ئیشەکەم لەوەتەی قساکەم زۆربەی شتەکانم مقەسکاری تیاکەن ئایا بە خراپەکاری بەڵێ زۆرترە بەڵێ بەڵام لە پایەوە دەتوانم بڵێم بەداخەوە داتام لا نییە بەڵام لە هەمان کات ئەبینم ژمارە یەکجار زۆر وەکو تۆ حەز دەکا قسە بکەم حەز دەکەن گزارش لە خۆم بکەم لە کۆمەلگای خۆم بکەم ئەمڕۆ باسیەوەی کرایە کۆمەلگای ئێمە باشە لە مەسەلەی ژن گوتم نا ژنی ئەم ناوچەیە بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حەقی ئینسانی خۆی وەرنەگرتووە
وتم لە غەربیش وا ئەڵێن ژنانی غەرب بە ڕادیکال و بە فێمینیستەوە بە ئەوانەی کە میان ڕەون ئەوانەی کە لیبرالن ئەوە حتا ئەوانەی یعنی بە جۆرەها چەپگەرابن حتا ئەگەر دیندار بێ مەزهەب زەدە بێ ژنە دائیمەن دەڵێ ئەوە ژیانی ئێمە خراپە بۆ لەبەرەوەی لە غەرب و لە شەرق سەیری سیاسەت دەکەی بەدەست پیاوانەوەیە کۆمپلیت بەدەست پیاوانەیە تاکو تەرا ژنەک دێتە مەیدانێ دەیتە ناو ئاین لە شەرق و لە غەرب هەمووی بەدەست پیاوە لەوەتەی فاتیکان هەیە پاپانێرە من لە ئەوروپا گوتم ئەمە شوورەیە ئەبێ لە سەدەی هەشت ژنێکە بێ بە ماما یعنی لەژێ پاپا هەر 3 مانگ دەوامەکە دەریەکەن وا بزانام ناوی پیلیا بوو یعنی گوتم من چ ڕێزێکم هەبێ بۆ ئەم کەڵچەرە کە دیسانەوە لێرە ئێوە لە ئاینە بەس پیاوەکان کار دەکەن و پیاو تێیدا سەردارە ئەنی بۆیە من کە دوێنێ بە تۆم گوت نەخێر دەبێ بزانم تۆ چمەی لێکت هەیە چی دەوێ پێشم گوت یەکە پرسیارێکی زندوو تازت نەبێ ناخوازم و بەڕاستیش من 40 ساڵن یعنی دەتوانم بڵێم لە هەفتاکانەوە قسە ئەەکەم کۆڕەکەم دەچمە ناو خەڵک لەبەرەوەی ماندوو بووم یعنی هەندێک جارە توانم بڵێم بۆ تەمایە غەمجینی بێتاقەتی ترسی ئەو کەسانەی لە خانەوادەی خۆم یا چواردەوری من یا ئێمە ئەنیم بەردەوام بە منەوەڵی چۆنە ماوی یعنی بە 1000 جار پێم وتراوە چی دەکەی لێرە کە دەچم بە پرۆژەیەک بە ئەوروپا دەڵێن بمێنەوە مەڕەوە یعنی ئەمە ئەزانی ئاماژەیە یعنی بۆیە من حەزەرەکەم و بەڕاستی من پڕبەدڵ حەزم نەدەکرد قسە بکەم بەس هەز ناکەن ئەو بێدەنگێتان ساحەکەی چۆڵ کردووە بۆ کەسانێک کە لەوانەیە لە ئاستی پێویستدانە بن کە قسە بکەن یان چۆن دەڵێ ڕێڕەوەکی هەڵا پیشانی خەڵک بکەن تۆزانی هێلکە منیش هێلکەی دەکا پێویستی بە کەڵە شێرەیە معقولە من کەڵە شێر بم تا ئەبەت خۆ دەبێت کەڵە شێری تر هەبێ بۆ ئەو مریشکە یعنی بۆچی هەردەم ینی ئەمە کۆمیدیە بە قەزواکەم بە قەزواڵێ ینی معقول نییە یەک کەڵە شێرمان هەبێ لە گەڕەکەک ناکرێ بەڕاستی خەڵکەکی زۆر هەیە لە من خوێنەوارترن من هانم داون ئەڵێن بەس ئەنووسین بەڕاستی نووسری گەورن داهێنەرن زۆر لە من لێوە شاوەترن زۆر لە من خوێندەوارترن و ئەگەر تەمەنیشی جاریوا بچووکە لێی فێر دەبم نێر بێیامێ بێ بەڵام زۆربەی نێری نەشن تۆ دەزانین تا ئێستا خەڵکوا دەزانین نووسین داهێنان پیشەکی پیاوانەیە ئەزانی تا ئێستا ئەو ڕۆحەماوە ئەتۆگە بنووسی دەبێ بە دزی بنووسیت من هەزاران نا بەڵام سەدان کچم بینی حەزی لە نووسینە بەڵام نایانهێشتووە وتیانە چی دەنووسی هەرچی بنووسی ئەوەیە یعنی حتا ئەگەر چیرۆکەکی ژنانە بنووسێ هەر دیسانەوە دەڵێن مەڕۆ ناو ئەو فەزایە بەڕاستی ینی بۆیە من کە ئەتوانم بڵێم غەم ناکەم بەڕاستی لێت ناشارمەوە غەم ناشی ئەوم کەسانێک هەیە بەس جنێ و دەزانن بەس جنێ و هیچ یعنی کەسانی خوێنەوارن دەبینم ماستەری لە کۆمەڵ ناسی دکتۆرای لە سێرجەکەم ئەبینم ئەو کەس ئاکادیمیستە یا کوڕێکی گەنجی 18 ساڵە جاری وا ژنەکانیش کەمتر ژنەکانیش فێربووین ئێستا ژمارەیەک لە ژنەکان یعنی سوکاریت بەیەکا کە تۆ کابراایکی خراپی و دەتەوێت کۆمەلگا تێک بدەیت بەڕاستی ئەمە ڕاست نییە تۆ بڵێ من ئەوەندە مهمم کۆمەلگا هەڵگێڕمەوە یا خۆ کابرایی دیندار کابرایەوە دەڵێت تۆ کۆمەلگا تەسەورەکەی چەند جار ئەوە فتووا هەبووە فتوان نا بڵین ڕاگەاندنی زۆر جددی کە شێرزاد نابێ بخوێندرێتەوە لەبەرەوەی تلیاگە خۆی ئەخر چ پەیوەندی چیرۆکی من لەگە تلیاکەیە ئارە خۆرە بن ئیباحی ئەبن ئەمە چه قسەیەکە یعنی من چۆن قسە بکەی بە جۆرێک بیگۆڕن کە وەک کەسەکی شاز و کافر و دژە نیشتیمان بێ بەڵێ من یەکێتی و پێرتی پارتیم بەدڵ نییە بەدڵم نین
ئەم دوو حزبات نانتوانی دەوڵەتداریەکی باش دروستکەن و نەک من شێتەکانی کوردستانی باشوور قسەیان کردی و کوژراون لەسەر قسە لە شارەکانی کوردستان یعنی شێتەکانی ئەم وڵاتە قسەیان هەیە خۆ لە سزاری خۆشێتۆکە ناتوانانی قسەی من ئەو بکە خۆ هانیشی بدەی بەڵام ئەگەر هانیشی بدا ئەگە من شێتێک هاندەم قسە بەما بنەماڵەی تاالبانی و بارزانی بدا ئەوە منم تاوانبار چکە و شێتۆکە ئیدراکی ئەوەی نییە بەڵام بەڕای من سیاست لە وڵاتە وجودی نییە و دەتوانم گومان من کتێبێکم کرد لە ئینگلیزی بۆ کوردی کەنیت مینۆک ناساندنی سیاست ئەیە لێرە دەفرۆشرا ئەم جارە ینی کابرا ئەڵێ لە غەربیش سیاست درۆیەکی گەورەی لە یۆنانەوە تا سەدەی بیستویەک ئەڵێ ساختە بازیەکی گەورەیە یعنی زۆر جار ئێستا بۆ نمونە لە زۆر وڵات ئاین بۆ پاکبوونەوەی سان نییە دەیکەن بە بزنس یعنی بازاڕێکی گەرمە بۆ چێ دەیکە هەر ئینسانێکە من ئەم چەندین جاروتمە ئاو هەوا و خاکپیس بووە ئەزانی 11 وڵاتی زۆر مەشهور لە غەرب شەرقی تێدایە نازانم بۆی بەس دڵنیام ژینگەی ئەم دنیایان پیس کردووە بە چەند لە 16 ئەمە داتایە یعنی بۆیە من زۆر لە داتاگەڕم ژنی ملیاردێر کەمە یعنی تاکو تەرا ژنی دەوڵەمەند هەیە ئەوە سەرمایە گوزاری باشە ژن بەشەر نییە ئەنێوە پرسیارە